تۆزای بۆ تێگە بەڕوونی کەرەوە دوای داقەتمان نییە چی لێ بکەورێتەوە بە سەرمانە ئەوە چی بوو؟ چی بوو؟ هەر لە خۆیەوە سپی بوو ئەی چی بێنێ چمانی دەبێت؟ وەڵا نازانم گورە تۆ نەڵە قەندەی خواردووە ئەنجام زانە تۆزێک تر چۆنە بێ بە عەرەبانە من خۆم دوای ناتوانم کەس نابەمەوە بەجێ دێڕە نانا خۆمە ڕۆمەوە بابە شارەزان دەی سابی کورە وەڵی تاقەتی خواردنەوە کورە خەڵک لەو پەرداخە گڵاسەکان ناخواردن کە ئاوا پێچی کردن ئەوەی بەکەوە دانیشتووە ئێمەش لە جامی حەمام و جامی بەردەمی مریشکە ناوەڵاسنێ لە قودێرات نانا بێ خۆشە باش زۆر باشە سابی ئێستاش بۆ هاتە هات و شاتە شاتە ئەو لەوە خۆینەوە ئێستاش بەو شاتە شاتوڵان چی بوو؟ تەواوی مەکە بە قوربانی باوکێ بەم تەواوی مەکە هەرەمە هاتاتە نەبڕێ لە ماوەیە هەر زۆر ناخۆش بۆ ئەو مناسەبەتە ناخۆشە بخۆینەوە ئەی چی بکەیت؟ ئەی بەجێ ڕابێنی؟ وتمان جۆیەکە گۆڕی کاکە وازمە لێ بێ ڕازەکە دەواز بێت وازە مۆزوعانە بێنە یەک نادەوە مەشیلێمە نییە لە چاوی شەم ئەو داوای لە مردوو برێ زۆر عەجیبە زۆر خوا جوانانێنە خۆریشی لەگەڵێشە ئەی باشە من بۆ نەمزانیوە ئەی نەخەی نەخەفەتی ولاتی تۆشی دەکەشێت تۆ ئاواز ئەی بەخوا دەنی خۆشە دەنی زۆر خۆش چی بۆ؟ لەم دانیشتەی ئەمام ڕۆدانیشتینەوە چی ئەوە میزانێت بۆ خاتری خوا دەبێ زۆر ناخۆش ئەوە دەمرێ ئەم خەڵکە زۆر سێران نەبە هات هاتەکەی حەوڵ بڕواتەوە نەبە دەنەخۆشی منیش ڕازیە ئەی چی بکەین؟ ئەرە خۆزگە تو یەک مۆقیفە بۆ بۆ خاتری پێی وازە مۆزوعانە بێنن سێری گەڵێ هاڕیە ئەزانێت چی خۆم مەقامێکی خۆشتا دەنی زۆر عەجیبە ئارە وەڵڵا زۆر خۆش ئەخە ڕاستەکە ئەم گوێی لە داوەڵەکەم بۆ بەوا بۆی دەکەوت نەزانم چۆن خۆش هینە بەرزە قەتارێکم بۆڵێ دەستە دەیگاتی منە دەست مەیگاتێ باش نەمە نەمای وەڵڵا نەمای 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 ئەوکەی گۆرانە تالا ئەوە چی تۆ پێ دەم نەمە وەڵڵا دەنی زۆر ناخۆش بۆ من دوایە ویعە چ دومرەوەم پێش تۆ پێ دەم نەمە زۆر دەنی ناخۆش هی لێ نازم خەزانێکمان بۆ بێ یا ڕازەکە داخل عەلیە ئەوی چێ ئەو کسە جوانەکە سەمیدە لای نابێ بێزانە دەڵێ بە ئەی خودماڕۆن نانا ئەو پیاوە زەعیفەکە کامێت مامڕۆسەم وەتی شیری هینە هیچی کۆس نانا خۆ مناڵی بابە هینی تۆ نا هی بزن هی ماڵا هی مەرد ئەی چی تۆ قسە بە پیاوەکە قابلە شیری ماکەری خوارد بێت ئەرە وەڵڵا وەڵڵا شیری ماکەر بوو بەزاتی خوا هەسە ئاخر هەسە ئەدەڵی ئەدی ئەی خۆ باشە ئەمە عەرەقە زەرەت کردووە ورە بابە شاعراقی پێخۆی بەیتەوە ئەیدا زای چی بەزاتی خوا لە ماڵەوە ماڵێ لەو شتانێک خوارد بە باشە ئەڵەن بەڕۆ لە خورگی گیراوە نانا بڵێ شەڕی بوو بە چوار پێنج کەسی شیانەوە ئەوە نی بڕۆ بەردەست ئاراوەس چییە؟ ها چی ها؟ بە یارمەتی کورەوە لە پێم بە ئیشمە توخوا چییە پیکاکە چییە؟ زەید بە ئامین خوای خوای بیکە بە خاتی گەورەی خۆت و خۆشەویستی پێغەمبەر و ئەم مانگی ڕەمەزانی مبارەکە خوای ڕەحممان پێ بکەیت ئامین خوای دوعای ئێمە دەبێ دوعای پیاوچاکان بێ خوایە حاتی کاکەحمەنی شێخ پیر مەسرور پیر ئاڵۆژ پیری شەوکێڵ پیری کۆکە پیری هەڵانە ڕەحممان دەبێت لە خوردەی پێغەمبەر خوای بیکە بە خاتی گەورەی خۆت و خۆشەویستی پێغەمبەر بێحورمەتمان نەکەی خوایە ئامین پەردەی خوای حیجابمان لەسەر لا نەبێت خوایە ئامین ئاشتی و ئاوانیمان بۆ بگێڕیتەوە ئامین خوای ئاوێتێ بە ماگرابی کوژێنیتەوە خوایە ئامین حاجی مەلا عەلی تۆش دەمەوێتە لای بێتکەڕەوە باشە ئاخرت بۆ دوعاویەکەی من چی بکەم؟
من جەڵگەڕا سەرقابی خۆی دۆزی ئەمە سەرقابی منە چاک فێر بووی قسەکانەکەیت و حاشای لێکەی. ئەمە ئەزانم شەڕی چیای نوێژی هی کەوان کران ئەوەیە چیە من لە براژنەکانێ ئەی آخر من کار بۆ شوم کرد بەس. ناوەڵام من کرد ناوەڵام من کرد. ناوەڵام من کرد نەخێر خۆم کرد. کورە من باگیریش بوو ئەگەر عەقڵی ئێستامە بوو ئەڵێ هەڵێسوورێ ئەمە زمانیشی بەردانی نابێ بپەڕێ زمانی بەقەیەق خۆشە بێ خوا عەلی دێ تەشیش بە دەرەقەتی زمانی تۆ نایە کوڕینی. کورە من بڕۆم باشە پێغەمبەر خانوەکە بڕوخێ بەسەر کوڕە بڕۆ قوربانی کۆڵەکەیەکی دیکە بە مەڕۆشتنی نەهاتنەوە لەبێ ورچێ ببڕێنێ ئاخوا. یا باوی کرد ئەیا ڕۆ ورچەکە نەیتوانی پێیان. بەڵێ بەڵێ ئەو کەریمە کوڕبەسەرەکەوە لای کوڕن بەدەمیا ئەی چێکۆچین چەند جارم پێوتی بەس باسی کەریم بکە کەریم کەی پیاوە ئەو پیاوە خوا چاولێکە چەند نەکبەتە ئاخر ڕاست دەبڕە خۆی ڕستان لێ ئەی بەڵێ بەڵێ ڕاست دەڕوا ئەرە وەڵڵا ئەی کێوە کام ڕۆستەر لەمە تۆ دەی کەریمە ئەیس تۆ عەیب ناکەی شوورەی ناکەی شەرم ناکەی نابێت ناچی بۆ ماڵی لە دەرگاڵی ئەیە ڕۆ خۆ ئارەقی بە پیاوە فەقیرەکە کردەوە کەریم یاخوا بەخێر بێ فەرموو دانیشان هەر خۆش بی گوڵە خان کارۆسم تۆ چۆنی ئەی تۆ چۆن چۆنی گوڵە خان باشی کەریم هیچمان باش نیم و بەرەکمان بەرە وازمان دەبێت لەگوێ مێرێ مامۆستەم جوان لە چاو شانەیە گرێرەوە ئەوە تۆڵەجی کەریم من بەهارم ئەم قسانە نیەکی ناکاروەسم بۆ باوە دۆخشانی ها تۆ زۆر ئاخوری کەریم تۆ خۆت لە کواب چرا لە یاگری بەرەوە هەقی ئەمە نەدەت گەیجا بەسەری مامۆستەم من دایمە دەرەمان کردو خواوانێ گوڵە خان دەم خۆش بەخوا هەتۆ ڕاستەکەی ئای ئەولی داماو تۆی کەیت و کێی خوا چێ ئەون مامۆستەم باشە من ئەول هەرۆکیان نەزانمەوە مانە بۆتان نەدیوە یاخوا ئاگرێتی بەربێ زیڕەی پێ کردم بەخەدەر هیچ پارەی خۆمیشم تۆ عیب ناکەی قسەی پێڵێ بۆچی دەچووە ئەرە وەڵا ئەیش چووە ئێ باشە ئەوە من نازم بزانم کێچێ نا کاکە تۆ خۆش سەغرت مەکە کەریجا جان لێ ناکەم ئیتر مەیرە ماڵ و بەرەومان بەر یعنی مامۆستەم هەروە هەروا ئەولادنیش ئەوجا تۆش حەق لەسەر ڕای خۆ بڕۆ کاک ڕۆستەم دەست و پێی ئێوەم شکاوە ئەنگی نامە نایەت بەخوا نایەت ئەوە کردێکی تر گوڵە خان ئەخوا زان ئەو کەریمە گەلێ زۆڵە بەس بەدەم خۆی بردوۆتە پێشەوە باشە کا حسێن کێژێ نایە قسەیە لە شێت یا لە مناڵ فەخێنە خواکەوە وەڵڵا باوکم یەک پێشواسی گەرمی دێ پێشوازی ئەزانێت و زۆر حیوانی سلام علیکم جەماعەت وعليكم السلام بخير ني خوا سلامت تاکە خوا عەفو تاکە کەریم بەخێر نێ خوا سلامت نەکا بێحترام ئەوە چێ قسانێکی ها هذا ما كنا درا رمضان برو درشي بهناو بۆ سەبار درۆی چی کردی سە قسەی واقعی ها وەڵڵای کەریم ڕاستەکە هەموو جاری دوورە ئەگەر وانی یەک ڕاست خۆمان واز لو قسانه بنورا كريم انا تو بيم نالي اما هر نكيش بەخوای وە زۆر کردن یان خۆتان بێخە کورە بابە گەیشتی چی وەڵڵا ئەوانە جوانەکە من چای خۆیان نابینن شاکەریم حەبس ناکەی سەد جاران و دێ و هەرنا کورە یاخوا هەر نەکە كريم بشمك ها علينا توشي جاي چونك زور خوتا بين بيشو لما سري سێ بۆ ئەمەیان سەوی بۆ بردە پێشەر کاکەگیان حەقی خۆمە ئەی نەومی سۆڵێ ئەگەر ئەتەوێت دایم لە پێشبی ئەبێ بە چەپڵە هەر هەرە چێشبی یا خۆش کەریم وەڵڵای ڕاستەکە قسە بۆ ئەمەیان منش دەکەم والله كريم من لو هاتا قسم اگر بيت بس نقصان دەزنەوە بۆ ئاسمان بڵێ یا ڕەبی خوایە ئەوەی ئەمان بەتەمان قەت لێتو دەکات آمين یا ڕەبی خوایە ئەوانە جوانەگر و بە چای خوان نەبینن آمين یا ڕەبی خوایە خێوێشی خوان و ماڵ نان نەکەن آمين یا ڕەبی خوایە بەیبەنە دەبی عەوەلیشە یا ڕەبی خوایە باوە ناو دەمی تۆ کەریم آمين باسی ئەم شتانەیەکە پێم ناڵێ وازم لێ بێنە گوڵێکیان دەترێ لە برینم ئەو شتانەی کە تۆ باسیەکەی هەمووی لە تۆ باشتر دەزانم بەس ڕۆڵە مێردی خۆمە نابێ قسە بکەمە بێ هەمووی بۆ بپۆشم خۆشم بەتەما بوومە دەربێت جلم بۆ بکە بەخوا هیچیشی دیاری بەتەما بە بەخوا ئەگەر مێردی منە بوو خۆمە
کوچەکان ئەو ڕۆژە نیە ڕۆژە ئەویان دیوە لەشە لە بەرچەکە باشە کێ بینیەتی ئەو ڕۆژە خۆم ئەوم بینی لەشە لە بەرچەکە کاکەریم خوا درۆ ناکەی عەجایب ئەی بێ قەزابی اینجا تۆ قەدوو لەمە دیوە باشە چوزان مەڵە ڕەنگە میژووانی کردرۆ بیا نەبا بە درۆی چی سەمەڵی نەخشی بەردە ئۆ هەندەکەبە خوا حەسکان حەوتەیاگا خوچە وەی ئەوت خۆش نێنی بەسەرم دەوەرە خوای ئەمەشم لێوە بە شوێنەکەم لێ ناگا شتێژنی چی ئەوە نییە لێرە نەبوو مەڵێ هەزاریەوە بوو خونچاکەم بە قوربانی قڕ بەسەر بەخواوەوت ئەماسانی هیچ نیەوی گۆلی دۆ بە شەڕواژاوە ئەی شەڕواژاوە یعنی ژن بێنی بەسەرم لە ماڵەکان بێت و بچێ بەبێت چاوا قسە نەکەم ئەمە شەڕواژاوەیە ها جۆ بە شەرەفت بە شایتەوە جاوکەوە مشکلەیەکی گەورەیە چیم لە گوڵەکان کرێ یەکشی پەڕی لێکەمەوە چاوتەرە هات یاڵا کردو ئەنزەشی دەکردەوە پورەعەتی حاڵی خۆشە باسی ژنی خەڵک بۆ کە یاخواستەرێ لە قوڕنی باسی دایکێ بۆ ناکەی هەموو شوێکردنی ئەزانی تەغار لە چەنە چی بکە شانسی لە پیاوانە